ڕاستیاوەبوونەی ساڵڕۆژی دامەزراندنی کەناڵەکەتانەوە بە گەرمی پیرۆزبایی لە خۆتان بەڕێوەبەر یەک بەیەکی ستافی کەناڵی ئاسمانی پەیامەکەین. هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن و هیوادارین ئاوێنەیەکی ڕاستەقینەی کێشەکانی کۆمەڵگای ئێمە بن و ئاوێنەیەکی ڕاستەقینەی هەموو دید و بیر و بۆچوونە جیاوازەکانی ناو کۆمەڵگەی ئێمە بن. پەیاممان هەروە بینیوە و ئیشەڵا هەروە بەردەوامە بن بە هیوای سەرکەوتنیەوە. یعنی گرنگیدانی پەیام بە خستنە ڕووی بیر و بۆچوونە جیاوازەکان لە ڕێگەی بانکردنی میوانی جیاواز لە ینی میوانی جیاواز لە بیر و بۆچوون لە حزب سیاسی جیاوازەکان ئەمە کارێکی باشە. گرنگە بینەر و تەماشاکەری تەلەڤیزیۆنە جیاوازەکان دەرفەتی ئەویان بۆ بڕەخسێ کە دید و بیر و بۆچوونی جیاواز ببیستن بۆ ئەوەی خۆیان بڕیار بدەن کە چی بیر و بۆچوونێک دروستە و خۆیان قەزاوت بکەن.